هر چهار پارچه کوردستان که پشتی یک بگرین برای هیچ داگیر کرده نتوانه پمان بیاره و بیت خاکمان داگیر که ضربه لکرد باد نوسرکان به بخامکانیان هنرمندکان با گورانی و دنگکیان همو پشتی یک بگرین و دنگمان به دنگ یک و قلممان به یک هر کسی لشونی خوی و هر توانایی هی با بتوانه دژی اموسته و لخاک دریان که. اما امروها توین دژی براکوژین و پیامی آمان هی با شورشگر کان من لپیاج مرگو لگریلاد لولیت فنگ کان رونا کان یک بالکروب کان دشمنانو داگیر کران. اما داول همو چینو توجه کان که دژی ام داگیر کاری بوسنو رگانه دن براکوژی جاری کتر رو بعدو چونکه لا میجو اما با من درک و تا اسا هر کورزرن من با براکوژی کاتی قازان جی نکردوا. هیچ شیوهیش قبول نکرد که شر بکرد چون شری ناوخو شری خوکجی گورترین چشه با کردستان دریست کرد اگر اول نبود است کردستان زور لواقع جیهانی و دور و پشتمان چاو پوشی لم داگیرکاریانه دکرد اما جگل وی بشک لعراق و لایەنە سیاسیەکانی لە هەرێمی کوردستان هەماهەنگ لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەوەی کە زار جێگەی داخە هەماهەنگیەکانی پارتی دیموکراتی کوردستان و دەوڵەتی تورکیایە کە گەیشتۆتە ئاستێک پارتی بۆی گرنگ نییە بەرژەوەندی باشووری کوردستان و قەوارەی هەرام بپارێزێ بەڵکو ئیرادەی لە دەستی تورکیا و بەشوی ژیانی هەم خۆی و هەم بە گەلەکەمان دەگەیەنێت هەر بۆیە دەبێت لایەنە سیاسیەکانی دیکە ڕێگە نەدەن لەوە زیاتر خاکەکەمان تاڵان بکرێت و ڕێگەی داگیرکاری بدرێت لە هەموو ئەو هەماهەنگی و هاوکاری و جۆرا و جۆرانەی پارتی لەناو حکوومەت و ئەنجامی دەدات هەرچی گەلەکەشمانە بۆ کۆتایی هێنان بەو بێدەنگیە هەر گۆڕەپانێک بکاتە مەیدانی تێکۆشانی نیشتیمانی هەڵوێست دژی داگیرکاری هێڵی خیانەت احساس نازانم بڵم چی من وەکو خەڵکی قەڵازیم باوەڕی بێ پێرێکە کە ئەو قەسفە کراوە لە قەڵازیە دڵم لەو ڕۆژۆنیە دڵمە کوڵێت بۆ خەڵکی بێدیفاع خەڵکیشی بەجددی ئازاد تۆ نتوانین لە وڵاتەکەی خۆدا لەو منتیقی خۆدا بتوانانی بە ئازادی هاتو چۆ بکەی معقول یعنی جاسوسی وای لێ بێت کار لەسەر داگیرکاری بکرێت خەڵکی خۆت بێتە جاسوس بەسەر تۆ قەسفتکار بکە بتکوژێت ناوەتی خۆتە زۆر بەداخەوم زۆر بەداخەوم بۆ داگیرکاریە کە دەکرێت لەو بەو دژی داگیرکاریە کە دێتە ناو هەرێمی کوردستانەوە داگیری کردووە بەبێ هیچ بربەستێک یعنی بەڕاستی بەیاننامە شەرمنانەیە ئیشێکی زۆر شەرمنانەیە خەجاڵەتیە بەڕاستی یعنی حکوومەتێک ناتوانێت دیفاع لە وڵات و خاکی خۆت بکەی یعنی چی وەڵا هەر وڵات بینێمە